دەیفەرموو ئەتاکم شەهڕ مبارەک جەژنە پیرۆزەیە کرد مزگێنیە دا بە هاوڵە خۆشەویستەکان و ئەوەی دڵخۆش بن ئینشاءڵڵا. الحەمدولله هەمومان دڵخۆشین بەوەی کەوا خوای پەروەردگار ئێمەی گەیاند بە مانگێکی مبارەک و پیرۆز. داواکەم لە خوای پەروەردگار بیکاتە مای خێر و خۆشی و بەختەوەری و کامەرانی و لێخۆشبوونی تاوانەکانمان. معلومە براکانم ئێوە بۆچی دانیشتون و منش بۆچی هاتوین بۆی عیبادەتی خوای گەورە بکەین و عیبادەتش دەبێ بەو شێوەیە بێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کردوێتی. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە صیفات و شێوازی تەراویح و نوێژ و قیامی کە بیکردایە دەیفەرموو دایکە عایشە لا تسأل عن طولهن وحسنهن. دەیفەرموو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 4 ڕکات نوێژێ کرد مەپرسە ئیتر چەندێ نوێژەکەی درێژ و چەندێ خوشوعی تیا بوو و زۆر بە جوانی بە ڕێک و پێچی کرد. ئێوە نابێت چاوەڕوانی ئەوە بنکەوە نوێژێکتان بۆ بکەین بە 10 دقە چارەک بۆتان تەواو بکەین. نا پەلەمان نییە مەهاتینە خوای گەورە لێمان خۆش بێت. ئەوەی کە ئەکرێ ئینشاءڵڵا لەسەر سونەتە بێ و پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام من قام مع الإمام حتى ينصرف كتب له قيام ليل. لەگەڵ ئیمامە نوێژەکە تەواوکە پەلە مەکە بۆ چۆ ڕۆیت ئەڕۆیتە دەرەوە بۆ چۆ ڕۆیت یان بۆ بازاڕە ڕۆیت یان بۆ ماڵەوە ڕۆیت یان خەریک مۆبایلەکەتی یان نەچی دوکانەکە دەکەیتەوە. بەڵام ئەم مانگە ئەڕوا ئەیامن معدودات ئەوەی کە ئەمێنێت ئەو خێر و پاداشت و چاکە و عیبادەتەیەکەوە بۆ دوا ڕۆژت کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی غفر له ما تقدم من ذنبه. خوای گەورە لە هەموو تاوانەکانت خۆشە بێت. ئێمەش تاوانمان زۆرە. ئەگەر جلێک چڵکن بێت ڕەنگە دایکمان کاتێک جلەکانی ئێمە شوشت بێت بە 1 دەست بە 2 دەست بە 3 دەست سێرەکەی پاک نابێتەوە بۆ چکە زۆر پیسە. ئێمەش تاوانمان زۆرە براکانم. هەر بۆچی ناونراوە ڕەمەضان؟ سەم پرسیار لە ئێوەکەم ڕەمەضان یانی چی؟ ها؟ لەبەرەوەی سوتێنەری تاوانە. تاوان ئەسوتێنێت ئەتوێنێتەوە. دەبێت کارێ بکەین تاوانەکانمان نەمێنێ بەڕاستی. ئەمما بتانێ نوێژێ بکەین 10 دقە و چارەک لە کۆڵیکەینەوە ئەوە عیبادەتی پێغەمبەری خوا نەبووە صلی الله علیه وسلم. بۆ ئینشاءڵڵا زۆر درێژی ناکەین عەزێتانش نادەین هەوڵەدەین ئینشاءڵڵا وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ سەدیدوا ئەو قاریبوا 100% بی پێکن یانەوە تا لێی نزیک بینەوە. فإنشاءالله لێی نزیکە بینەوە بە ئومێدەوەی کە خوای پەروەردگار پاداشتی هەموو لایەک بداتەوە. ئەوەی کە بمێنێ بەرنامەمان چییە؟ لە سبەینەوە ئینشاءالله لە دوای نوێژی بەیانی تەفسیری سوورەتی کەهفمانەیە. دابنشن ئینشاءالله چکە ئەم مانگە مانگی قورئانە. هەم قورئانە خوێنینەوە سوورەتی کەهف و هەم تەفسیریش یەکەین و دانشین هەتاکو خۆر هەڵدێت 2 ڕکات سونەتەکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی هەر کەسێ ئەو 2 ڕکاتە سونەتە بکە دابنشێ لە مزگەوت عیبادەتی خوای گەورە بکە تا خۆر هەڵدێ لە پاشان 2 ڕکات سونەت بکە وەکەئەنەما عەمرەیەکی کردووە. لە ڕیوایەتێکە حەج و عومرەیەک. بۆ لە دەست خۆمانی بدەین. عەسرانش کتێبێکمانەیە شەرحێکەین ئینشاءالله موعیظەمان هەیە و لە دوای تەراویحش لە سبەینەوە ئینشاءالله کۆمەڵە چیرۆکماندانا و هەر شەوی چیرۆکێک باس دەکەین کۆمەڵی فەوایدی لێ دەکەین ئینشاءالله هەمومان استیفادەی لێ دەکەین. شوێنی ئافرەتانش هەیە و معلومی بەڕێستانە هەر کەسێک خوشکی دێنێ دایکی دێنێ خێزانی دێنێ دەتوانێت بەشدار بن هەوڵدەن مناڵەکانتانش بێنن با لەم سونەتەیە لەم خێرەیە بێبەش نەبن ئینشاءالله. خوای گەورە پاداشتی هەموو لایەک داتەوە و ئێستا